ئاکسفاردنی تەرمی عەلی ئەکبەر هاشمی ڕەفسنجانی سەرۆکی ئەنجومەنی دیاریکردنی بەڕژەوەندیە هەواڵەکانی کۆماری ئیسلامی ئێران بەڕێوە چوو. ڕێوڕەسمی بە ئاکسفاردنی تەرمی عەلی ئەکبەر هاشمی ڕەفسنجانی سەرکردەی سیاسی و ئاینی و سەرۆکی ئەنجومەنی دیاریکردنی بەرژەوەندیە باڵەکانی کۆماری ئیسلامی ئێران و سەرۆکۆماری پێشووتریە وڵاتە بە ئامادەبوونی زیاتر لە 2 ملیۆن کەس بەڕێوە چوو. الله ئەکبەر. تەرمی ڕەفسنجانی دوای ئەوەی لە زانکۆی تاران بە پێشنوێژی ئایەتوڵڵا عەلی خامنەی ڕابەری باڵای شۆڕژی ئیسلامی ئێران و ئامادەبوونی هەزاران کەس نوێژی مردووی لەسەرکرا بەرەو گۆڕستانی ئایەتوڵڵا خومەینی لە باشووری تاران بەڕێکرا. دەستگامنیەکانی ئێران ژمارەی زۆر ئۆتۆمبیلی تایبەتیان ئامادە کرد بوو کە بەڵنگۆی لەسەر دانرا بوو لێیانەوە سرودی ئاینی دەخوێنرایەوە و ستایشی ڕەفسنجانی و ڕێبەرانی شۆشی ئێرانی دەکرد. حسێن عەلی ئەمیر جێگری سەرۆکی پەرلەمانی ئێران لەبارەی مەراسمی بە ئاکسفاردنی تەرمی هاشمیەوە وتی لانی کەم 2 ملیۆن و 500 هەزار هاوڵاتی لە زانکۆی تاران بەشداریان لە مەراسیمەکەدا کردووە. ئەوەش نیشانەی ئەوەیە هاشمی مردنەکەشی دەتوانێت چین و توێژە جیاوازەکانی ئێران پێکەوە کۆ بکاتەوە. پیکر یار دیرین انقلاب لەو ڕێوڕەسمەدا کە ژمارەی زۆر سەرباز و پۆلیس ئەریکیان پێسپێردرا بوو لە کاتی بردنی تەرمەکەدا بەرەو شەقامی انقلاب قەرەباڵغێکی ئێجگار زۆر دروست بوو کە بوویە مای برینداربوونی ژمارەیەک کەس. لا اله الا الله. لە مەراسیمی بە ئاکسفاردنی هاشمی ڕەفسنجانیدا ژمارێکی زۆر کەسایەتی و دەموچاوی جیاواز ئامادەبوون و جگە لە ئایەتوڵڵا عەلی خامنەی کە پێشنوێژی بۆ ئامادەبوانی مەراسیمەکە دەکرد هەر یەک لە حەسەن ڕۆحانی سەرۆک کۆمار و عەلی لاریجانی سەرۆکی پەرلەمانی ئێران و قاسمی سولەیمانی فەرماندەی هێزەکانی سوپای قودس و عەلی خومەینی و حەسەن خومەینی بەشدار بوون. هاوکات لە عێراقیشەوە هەر یەک لە ئیبراهیم جەعفەری وەزیری دەرەوەی عێراق و عەمار حەکیم سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی عێراق و چەندین کەسایەتی سیاسی و ئەکادیمی و سینەمایی بەشداریان لە مەراسیمەکەدا کرد. فایزە ڕەفسنجانی کشی هاشمی ڕەفسنجانی کە بە نزیکی لە ڕیفۆرم خوازەکان ناسراوە لەناو ئەو پاسەوە کاتەیدا بەشداری ڕێوڕەسمەکەی کرد سڵاوی لە بەشداروان کرد و چەندین کەسایەتی سەر بە خێزانی هاشمیش بەشدار بوون. لە دوڕۆژی ڕابردوودا هاشمی ڕەفسنجانی بۆی جەڵتەی دڵەوە لە یەکێک لە نەخۆشخانەکانی تاران و لە تەمەنی 82 ساڵیدا کۆچی دوای کرد و تەرمەکەی دوای نوێژی نیوەڕۆ لە گۆڕستانی ئایەتوڵڵا خومەینی لە باشووری تاران بە خاک سپێررا. الله اکبر. آقایون کم کم از وسط این صحنه وسط بەڵە بەڕێزان بۆ وەرگرتنی زانی